زانێرەکان لەسەر دانیشتەکەی پەرلەمانی کوردستان. سڵاو لێ بێشوان دانیشتەکەی پەرلەمانی کوردستان بڕیار بوو کاتژمێری 11 دەست پێ بکە، بەڵام بەهۆی کۆبنەوەی دەستەی سەرۆکایەتی لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکان کۆبنەوەکە دواکەوت و دواتریش سەرۆک فراکسیۆنەکان لەگەڵ ئەندامانی خۆیان لە ئەندامانی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنەکانی خۆیان جارێکرێوانیش کۆبوونەوە، بۆیە ئێستا کۆبنەوەکەی پەرلەمان دەستی پێ کردووە. وەکەوەی کە پێش هەموو دانیشتنێک دیارەکە دەستەی سەرۆکایەتی لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکان کۆ دەبێتەوە بۆی کە سەرنج و تێبینەکانی خۆیان لەسەر دانیشتەکە یاخود لەسەر دانیشتەکانی ڕابردوو چییە و ئاخۆ چه پرۆژەیەکیان هەیە یاخود چه قسەیەکیان هەیە لەسەر کۆبنەوەکان. دیارەکە کۆبنەوەکەی ئەمڕۆی دەستەی سەرۆکایەتی لەگەڵ سەرۆک فراکسیۆنەکان کاتێکی زۆری پێویست بوو، بۆیە کۆبنەوەکەی پەرلەمان دواکەوت و ئێستاکە کۆبنەوەکەی پەرلەمان دەستی پێ کردووە. شوان دەمەوێت بێجگەلەوەی کە پەرلەمانی کوردستان کەەوە کامەژە پێکرد ئێستا کۆبنەوەکان دەست پێ کردووە لەسەر هەموارکردنەوەی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە لە دانیشتنی هەفتەی ڕابردوودا دیار بوو کە پەرلەمانی کوردستان 9 مادەی خوێندبووە و چەند مادەیەکیشی پەسەند کردبوو. ئێستاکە دەست دەکات بە خوێندنەوەی بەشی سێمی هەمواری ئەو پرۆژەیە کە باس لە هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی دەکاتن و بێگومان ئێستا دەبێت گفتوگۆکانیان دەستیان پێ کردبێت چونکە وەک دیارە ئێمە ئێستا لە دەرەوەی هۆڵی دانیشتەکانین، ئێستا کۆبنەوەکەیان دەستی پێ کردووە. جیاواز لەو هەموارکردنەوەی پێڕۆی ناوخۆی پەرلەمانی کوردستان دیارە لیژنەی ڕەوەندی و ڕەوەندی کوردی لە پەرلەمانی کوردستان لەسەر دیارنەمانی یاخود بزربوونی ژمارەیەک لە ئەو کۆچبەرانەی یاخود ئەو هاوڵاتیانی کە لە هەرێمی کوردستان کۆچیان کردووە بۆ وڵاتانی ئەوروپا لەسەر دیارنەمانی وانە لەگەڵ فەرماگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکومەتی هەرێمی کوردستان و کنسولگەریەکان لە هەرێمی کوردستاندا داوای ئەوەی کردووە کە ئەگەر بێت و هەر هاوڵاتیەک یاخود هەر کەسێک کە لەو ڕێگانەدا گیانی لە دەستداوەوە هەرێمی کوردستانیش ئاگادار بکەنەوە بەهۆی ئەوەی کە ژمارەیەک لە گەنج دیار نەماون یاخود بزر بوونە. دیارەوان ئاماژیان بەوە کردووە کە هەموو ئەو کنسولگەریانە ئامادەی خۆیان دەربڕێ بۆی کە هاوکاری هەرێمی کوردستان بکەن چ لە وەرگرتنی ئەو کۆچبەرانە یاخود ئەو ئاوارانە، چ لە وەرگرتنی ئەوەی کە یاخود پێدانی زانیاری لەسەر ئەو کەسانی کە جانیان لە دەستدا وەکەوەی کە لە دوێنێکەش تەرمی چوار لەو گەنجانە گەڕانرایەوە هەرێمی کوردستان کە لە نەبسا دیار بوو کە لەنێو ئەو بار هەڵگرێدا جانیان لە دەستدا بوو. وەکەوەی سەرچاوەکان باستەوە دەکەن کە تەرمی 17 کەس لەنێو ئەو باڵهەرگرە خەڵکی هەرێمی کوردستان بوونە و لەگەڵ ئەوەشدا دیارە چەند ئەندامێکی پەرلەمانی کوردستان یادداشتێکیان ئاراستی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کردووە بۆ ئەوەی کە لیژنەی باڵای نەوت و گاز بێنە پەرلەمانی کوردستان و ڕوونکردنەوە لەسەر قسەکانی ئاشتی هەورایی بدەن کە لەم چەند ڕۆژەی ڕابردوو لە بەشێک لە ڕاگەاندنەکان بڵاو کرایەتەوە کە گوایە کە باس لەوە دەکاتن کە وەزیری دارایی دەیەوێت چاکسازی بکە بەڵام لەسەرەوەی خۆی ڕێگەی پێ نادرێ. ئەوان ئاماژە بەوە دەکەن ئەو چەند ئەندام پەرلەمانە دەڵێن کە پێویستە ئاشتی هەورامی یاخود لیژنەی باڵای نەوت و گاز بێنە پەرلەمانی کوردستان ڕوونکردنەوە قسەی خۆیان لەو بارەوە بکەن ئاخۆ کێیە ڕێگری دەکات لە چاکسازی یاخود چەیەکە ناهێڵێ چاکسازی بکرێت لە هەرێمی کوردستاندا. دیارە و یادداشتە ئێستا لە سەرۆکاتی پەرلەمانی کوردستانە و بڕیارەکە دوای ئەوەی دیاسی دەکرێت یاخود دەدێتە لیژنەی یاسایی تایبەت بە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان دەدێتە وەزیری پەیوەندیەکانی نێوان حکوومەت و پەرلەمان و ئەوانیش وەزیری تایبەتمەند دەیداتە ئەنجومەنی وەزیران و دواتر ئاخۆ لیژنەی باڵای نەوت و گاز کە پێکاتووە لە سەرۆشی حکوومەت و جێگرەکەی و وەزیری پلاندانان و هەردوو وەزیری دارایی و وەزیری سامانە سروشتیەکان کە ئەوانیش قسەی خۆیان یاخود وەڵامی ئەوان چی دەبێتن بۆ ئەو یادداشتەی بەشێک لەو ئەندام پەرلەمانانەی کوردستان. ئەوە زانیاریەکان بوو لەسەر هەم لەسەر کۆبنەوە هەمیش لەسەر ئەوەی کە ڕەوەندی کوردی کە بەنیازی ئەو کارن و هەروەها بانگێشکردنی لیژنەی باڵای نەوت و گازی هەرێمی کوردستان بۆ پەرلەمان. زۆر سپاس بۆ ڕێبوار کاکەیی پەیامێرمان لە پەرلەمانی کوردستانەوە لە